بڕوا بکەن لە ڕووداوە سیاسیەکان نییە وەکو گلۆب هەمووی بە دیار دەکەوی هەر کەسە ئایدی چییە هەر کەسە ئایدی چییە لە چ سەنگەرەکەەوە تەقەی دەکاتن بەڕێزان من بەلەوەی بێم هەتا 5-6 دقە لەمەوە بەر لەگەر ئەو پەرلەمانتارانەی کورد لەناو بەغدایە قسەم دەکرد بڕوا بکە نسابی قانونی تەواو نەبووە مەسعود بارزانی هەڕەشەی جدی کردیە لە عێراق دەکشێمەوە تێک و پێچی دەدەم بە خۆ دەزانیەوە تەبیعەتی عمری 80 ساڵە هەتا ئێستاکە لوغەی زمانی ئاخافتنی پارتی مەسعود مەسروری کوڕی قبوڵمان نییە مووقفمان دەبی ئەیتر کۆمەڵێک دروشمانی قەت زمانێکی مەدەنی زمانێکی دیبلۆماسی نەبووە بە تایبەتی بەرامبەر ئەوانەی کە بزانین دەرەقەت دێ ئەگەنا بەهێدئی دێتەوە بنباڵیان گرنگ لە ئێستا وەزعی زۆر ئەوەیە نسابی قانونیان پێتەواو ناکرێتن نسابی قانونی دێ لەبەر ئەوەی مەسعود دەریامە لە عێراق دەکشێمەوە و تەواو لە پرۆسس قورسی شانی بەڕاستی پارتی هێزەکە لە کوردستان لە عێراق پێگەچی خۆی هەیە و سەرێشەیە یعنی وەکو داعش سەرێشەیە سات کێشە لۆ دروست دەکە هاوڕێیان ئەمە یەک کەسی نەتوانین سەرێشە لۆ حزبی کوردی دروستکردن ئەوە حزبەکە بەجددیمانیە ئیتر هەوڵەک هەیە وەزعەکان هێور بکەنەوە بەڵام یەکشت بزانن بڕوا بکەن ئێستا هاتم بە ڕێزێک پێگوتم خودی نێچیر زۆر تووڕێ لە وەزع نێچیروان بارزانی لە وەزعی گەلەگەلەگەلک تووڕێیە یعنی نێچیر هەموو کار لەگە زمانی نەرم و دیبلۆماسی و مەدەنیەت و سیفەتەشی جەلال تاالبانی تێدا لە بەلاژ نەیگوت وەخت خۆی تاالبانی ڕۆی لە من ڕۆی یعنی نەپرسی مەسعود ئەو بەیاننامەی ئەو ڕۆی دەرکردیە زڵدی یەکێتی نەپرسی بە نێچیر کردیە نەپرسی بە مەکتەب سیاسێک کردیە لە خۆی قسەی دەکات قسەوی مەسروری بە تایبەتی مەسعود بە کەیف خۆیتی کەس ناتوانێ برێ کاکە نابێ استراتیجێکی وە لەگەر یەکێتی لەگەر بەغدایە دەبی کاکە حزبەک کۆ ببینەوە بەلاغەی ئەو ڕۆژە هەفتا ئەندامی سەرکردایەتی پارتی کۆبوویتەوە یەکەچیان یەک قسەی نەکردی یەک قسە مەسعود کە مەگنێتی یەک مداخەلەی مەسرور بووە هەفتا سەرکردایەتی پارتی یەک کەس قسەی نەکردیە بەهەرحاڵ ئاوڕێیان ئێستا وەزعەکە زۆر ئەوەیە مەسعود هەم هەڕەشەی کردیە هەم ئەغرا پارە لە هەمووی نوکتەتر هاوڕێیان لە هەمووی نوکتەتر من بۆ خۆم یەکەم دەقە بە منیان گوت تەواو ئێران لە پشت ئەو مۆزوع ئینقلابە لەسەر پارتی لەبەر ئەوەی باڵی شیعەیە و یەکێتی لەگەر ئەوەیە بەڵام ڕێک پێچەوانەکەیە ئێستا پێتان دەڵێن بڕۆ بپرسن خۆ پارتیش 100 و چەند کورسی هینایە 117 کورسی هینایە چەندە بەخۆی چەندی هەیە وانە 26 هەیە ئەدی ئەوانی کە چێنە ئەوانی کە چێنە هاوڕێیانەوان کە بەشەکی مالیشی ناو ئەڵێن لیستی مالیشی زۆر پەرتن فەوزایە لیستی مالیشی زۆر فەوزایە مالیشی بەشی زۆری دایتە پارتی هادی عامری پیاوەگەی ئێران دەنجی بە مەسعود بارزانیدایە فالح فەیاس سەرۆکی حەشدی شعبی دەنجی بە شاخەوان عەبدوڵڵایدایە پارتی خەمیس الخەنجەر زاوامان زاوای سەدامی بۆ زانێ ماوەک ئەوەی هینابوو ڕەغدی هینابوو خەمیس خەنجەر دەنجی بە پارتیدایە ئەوانە دەنجیان بە پارتیدایە ئەوانەی دەنجیان بە ڕێبوار کەریمیدایەوەی هەڵوێست هەلبووسی 28 کورسی هەیە ئەو سەدی هاوڕێ نزیکەکەی دوێنەی مەسعود بارزانی ئەسەلەی هەڵگەڕایتەوە زۆر توندیشە سوودانی 45 کورسی هەیە پرسیم باشە بۆ سوودانیەوە هاتووندا وتیان کاکە پارتی لەو مەجلیسانە زۆر دژی سوودانی قسەی کردیە زۆر دژیتی لەو ماوە زۆر سەرێشەی لۆ دروست کردیە منەتی نازانی کاکە وەڵای سوودانی سەرۆکوەزیرانشی خراپ نەبوو بەس مەسعود بارزانی وەرە پارتی هەرچی سەرۆکوەزیرانی عێراق کورە بەو عادل عەبدوڵڵایە دژی بوون قەت شتێکیان نەکرد زمانیان درێژبی لە عێراق دژیانە کاکە دژی چتر ئەڵێ سوودانی گەلەگەلەک توندا هەلبووسی 28 هەیە ئەوە 45 هەیە قەیس خەزعەلی 28 هەیە دایتیان بە ڕێبواری تاکەکان زۆربەیان دایتیانە ڕێبواری فەزیلەی شیعە 13 دەنجیان دایتە ڕێبواری یەکێتی نیشتیمانی کوردستان دەنجیان دایتە ڕێبواری ئەوانە 153 کورسیان هینایە بەڕێزان
153 بس أول زولية كم من أوريان ومزاني يعني أجا دو كذبن أكثرية دبي نازم وتفسيره بقول يعني أجا سبي دبتا زولي دوم 151 بك غلط بو كاكا تقديرات ما غلط بتواه أوي بمني قلت كاكا برديتيو بلام استبوي تتششى بلام نازم استاج عندنا قال دوي بي شيء أكثرية بيو استبوي تزولي دوم بحال لزولي دوم استاكا فوزایە مەسعود بارزانی هەڕەشەی کردیە لە پشتەوە شەڕە پارەیە تێم دەگەی هەڕەشەیە بەس خۆشترینی ئەوی کە مەسعود بارزانی کورە مێشیان کنول لە هیوڤێت سویدی دەرێ تێم دەگەی مێشیان گای مێشک تێم دەگەی حەشت ئامری دەڵاڵی مەسعودیە مالیکی دەڵاڵی مەسعودیە فەیاز دەڵاڵی مەسعود بارزانیە باشە بڕوان پێ بکەن بڕۆم بپرس ئەوە مەژوو مازانی ئێران لە پشت ئەو پرۆسەیە یعنی من دەزانم یعنی ئیتر دەورە تەوزیع کرایە چۆنە بەس بڕوا بکەن ئەو 113 دەنگەی ناچێی ناتی بەس خەمیس خەنجەر دایتی لە سونەکان ئەوە نەیدایتێ حەلبوسی زۆر توندە سوودانی توندە تێم دەگەی قەیس خەزعەلیش نەیدایتێ قەیس خەزعەلی وایە سەر بە ئێرانە دایتە ڕێبواری یەکێتی لەگە ئێرانە بەڵام کاکە مالیشی خۆ سەر بە ئێرانە فالەفەیە سەرۆشی هەشتە قەزدم لەسەدێ هاوڕێیان ئەگە پارتی وچێتی ڕێکەون هەموو هاوکشەکان دەگۆڕێ یعنی ئەوە هەموو مامونتەین ڕێبوارێک بە پێنج کورسی کو دەتوان دەرەقەت بێن یعنی شتەکەیە لە پشتەوە تەدیبی پارتی کرا یعنی پیشانیدا مەسعود بارزانی کاکە پارتی هێزەکی فاشلە ادعای 1 ملیۆنی ناکە کاکە سەرکەوتوو نییە هەرچەنە 1 ملیۆنە زۆر کەس کوربا بە عەی وەڵڵا ئەوە سێ بەشی تەزویرە ئێرهابە پارەیەگە ناوە دەبینی لە فەیسبوک و لە هیچ شوێنەك حزوریان نییە ئەین سەرکەوتوونی حەفلەک دەکرێت کاکەوە سەری ساڵە هەزاران کەس لە هەولێرە 50,000 پارتی حەفلەی کردی دە کەسی پێخڕ ناتەوە حزبە کاکە خەڵک پێ ئەی بە دیفاعی بکە بڕوا بکە تێناگەم درێم ئەوە بەرحاڵ ئەوە دەرێتە ئێستا فراکسیۆنی پارتی نەچتە ژۆرێ حاڵم بە حاڵی پارتی نەبی هاوڕێیان نەوەی نوێ دەنجی نەدا غەڵەت دەکەن ئەزانتی هاوڕێیان با پارتی قسەک لوتی بشێ یعنی ئەمە دەزانین یەکێتی لە پارتی نەکخرا ئێستا یەکێتی خراپترە لە پارتی بڕوان پێ بکەن لە ڕووی دیموکراسی ئێستا یەکێتی زۆر خراپترە لە پارتی کورە برا ڕۆڵدارن لەو ڕۆژانە شێوەکارێک چوتە وتی شێوەی ئەوە چی دەکەمەوە مەعرەزێک دەکەم گوتیان ئەوراقەکانمان لۆ بینێ بابە ڕسمە یعنی یەکێتی زۆر خەتەرە لە ڕووی ڕابە و پارتی قسەک میانڕە و نەرمە و هەوڵ دەدا هۆناری ئاغای بەردا سۆران تەوحیدی بەردایە یعنی هەوڵ دەدا وێنەیەک پیشان دەبڵێ ئەم لە یەکێتی دیموکراتی تر بەس کاکە پارتی لوتی بەرزە ینی بەجددی ئەوە ساڵێک و 4 مانگە هەڵبژاردن کرایە فشەی بە هەموو شتێکی دی دەڵێ ئەمن خێر دەدەمە یەکێتی خێر دەدەمە حیزبەکانی تر چەند جێگرێکیان دەدەمێ کاکە ئەو مۆدیلە بەسەر چ پارتی یعنی ئەو گوتارەی مەسعودی ئەوە چەند لە پەرلەمان فەشەلی هیناوە بەجددی لە پەرلەمانی هەرێم لە پەرلەمانی عێراق ئەو فەشەلی هیناوە کاکە ئێستا باسمەی پارتی دەرچی هەیبەتی پارتیان شکاند هەیبەتی شکە کاکە ئەخر ئەوە حزب کو دەکرێ ڕێبوارێک دامانە ئێران لە پشتیتی دامانە هەرچی چیرۆکێک پارتی بەس کاکە یعنی تو دۆڕای فەشەلتی ناوە ئەوە چی ئەمووی موعامەرەم لێ دەکرد لۆ موعامەرە لێ دەکرێت ئەوە فەیاز دەڵاڵتە ئەوە ئامری دەڵاڵتە بە قوربان بەجددیمە یعنی ئەو قسانە چییە بە خۆت نائیداری بە خۆت لوتت بەرزە بە خۆت بەس هەڕەشە دەزانی کاکە وەڵڵا عەرەبەکانیش لە پارتی بێزارن بەس هەڕەشە دەکا کەڵەگایی دەکە بەهەرحاڵ دەبایە 2:30 یعنی 1 سعات لەمەوبەر شتەکە بکراوە بەس تا من هاتم 10 دقە لەمەوبەر هیچ نەبوو تەواو نەبوو نساب نەبوو لەبەرەوەی بوویتە زەجا ڕەنگی تەزیری سبەی بی و ڕەنگی پارتی باتەوە بەس مەسعود بارزانی پارتی فەشەلیان هیناوە بەڕاستی نەیانتوانی سەرکەوتوو بی کابراەکە دەرکەوت لە عمری 80 ساڵی هەتا ئێستا گوتاری تونند و تیژی هەڕەشا دیبلۆماسی کاکە هەتا ئێستا کە نازانی جارێک مەسەلەن حزبی کوردی ڕێک بخە نازانی جارێک وەکو سەرکردەیەکی نیشتیمانی خۆی نمایشکە کە ئاخر عمریتی وەسیەتی کردیە براکەم لە نزیک قەبرە بڕوا بکەن کاکە
بە قوربان من چەند جار باسم کردی ئەو کابرا زەهایمەری هەیە زەهایمەرمانەوە نییە دەمری ئەو زۆر بۆق و مۆق پارتی لەولا کاکە زەهایمەر شتی ئێستاد لە بیر نامینێ شتی کۆنت هەموو لە بیر دەمینێ ئینسانی ئەمەش هەندێک لە زەهایمەرمان تێدایە بەرەو شێستی دەڕۆین شتی کۆنمان لە بیرە شتی نوێمان لە بیرنی بڕوا کە زارۆ نازای سبێنی نانچ خواردیە مەسعود بارزانی لە ڕەوشە تەندروستی باشتا نییە ئەو تەمەنە ئی پشودانە لە بەلاژ نییە لە 65 ساڵی خەڵک تەقاعود دەبی ئێکاکەەوە 80 ساڵە خۆر ئەو نییە ترامپ و نازام ئەمروزەید و کورسی وایە بەرحاڵ هاوڕێیان وەزعەکان جارێ وایە ئیتار ئێستا پارتی و ئامری بە دەرەجەیەک گوتیان فالع فەیاس دەسوڕێنەوە لە ناو جەماعەتی ئیتار هەموو ئەو حزبانە نەکرێ و خراپە و وەزعی عێراق تێک دەچی و پارتی تووڕێە و دەکشێتەوە و زۆر خراپ لە ناو پەرلەمانی عێراقەیە ئەوە خاڵەکە ڕەنگبی فەشەلی پێبێتن ڕەنگبی من نازانم بەس ڕەنگبی فەشەلی پێبێتن و یەکێتیش یعنی لەوەی ئیسپاتی کرد لە پارتی زیرەکانە تر مامەڵی کرد دەبی دان بەوە دابنین کاکە یعنی ئەگەر دامان نام و ئامەرەی لێ دەکری ئەی کاکە هەر ئەوە سەرکەوتنە لۆیەکێتی آخر پارتی بەجددیمە یعنی کاکە کو دەکرێ بڵێ ئەمە لە گەیشتی دانانیشم لەگە پاڤلی دانانیشم ئۆفەرەکەمدایە یعنی وەکو پرسیار دەکەن کاکە تو دەتوێ حکومەت وێک بینی یەکێتی کەڵەگایەکە دەڤەرەکی لە دەستا هێزەکی لە دەستە دووەم حزبێت کو دەکرێ برێ ئۆفەرەکەت دەدەمێ وەک خێر بکە کاکە ئەتوو ئەسڵان لە هەموو دنیا زارشکەش باسم کرد قسەی کۆتاییشە ئیکاج خۆم کە تو فەشەلتی ناوە لە حکوم لە پێکێنانی حکومەت دەیبرێ دەست لیستی دووەم بابێتە پێش ئەوە بکە نە مەسعود بارزانی ئەوەیە وەزیر ناوخۆ نادەم سەرۆکی هەرێم نادەم سەرۆکی حکومەت نادەم سەرۆکی ئازاز نادەم لە دادوەران ئەنجومەنی دادوەری نادەم نازام چ نادەم وەرە ئەتو هەندە قیسکە و بیسکەت دەدەمێ ئەویش وەزیرەکی بێدەسەڵات تەهامەدین هەموو جێگرەکانی بێتە ئەو مسلوبای پارتی کاکە دەبی تێک بشێ لەو ڕوانگەوە ئەمە ئەم پێتان دەڵێم لە ئێستا یەکێتی ڕابیترە لە پارتی من دەزانم پاڤل ئەگەر دەسە ترسی ئەمریکا و ئەوروپای لەسە نەبی بڕواو کە دیکتاتۆرەشی زۆر خەتەرە هەر باشترین نمونە کاکە شێخوادێرینی تەقاندەوە لالەزاری سیرێ کرد بەڵام کاکە ئەوە مانەوە نییە ئەو عەقلە لوودبەرزەی پارتی کە حیساب لۆ کەس ناکە خێر و بەرەکەت دەداتە خەڵک بەرحاڵ هاوڕێیان خاڵەش کەش گوتیان ئەو کابرا زۆر بێزارن لی شاخەوان وەچی پارتی قسەڕق نائیداری تونت یعنی ئەوە هۆکارێک لەو هۆکارانەیە بەڵام گرنگ من ئاتم بەسەوەتان پێ بڵێم کە ئەوانەی دەڵالی لەو پارتی دەکەن شیعەکانن و بەرەی ئێران ئەوە نییە بڵێ ئامەرەیەکی 100% ئێرانی بی سوودانی بە پێچوانەوە لەگەر ئەمریکا و ئەوانەیە دامی ڕێبوار دەکات یعنی تێکەڵە شتەکان کارتەکان تێکەڵە ڕقا مەساڵعە مەسەلە ململانەیە کارتەکانە سونە دابەش بووە شیعە دابەش بووە هەمیان ئەوەیە ئەوە نییە بڵێ ئەو نوقتەیە بەرحاڵ هاوڕێیان من ئەو سەرنجانەم لابوو وەزعەکە ئاڵۆزە لەبەرەوەی دوو حزبن هیچ گیان لێ نییە لەسەر ئەوەی بیکەنەم لە شەڕ بڕوا بکە ئەو زانیاران لای من هەیە ئەگەری بارەگەدا خستنی یەکتر هەیە لە سەیتەرەکان ئەزێت یەکتر بدەن بۆ بەیانی بۆی من ڕاگەیاندن سەعات 3 ڕۆژەیەکێتی بۆ یەکەم جارە تعلیماتی دەرکردە کە هێرش بکرد سەمەسعود بارزانی ئەوە دەشبین لە میدیایەکێتی 3 ڕۆژە هێرش دەکرێتە سەمەسعود بارزانی 5 ساڵ بوو نەبوو بیرتێنە پیوکەی میدیا خەبەرەشی زەعیفی بڵاو کردەوە یەک دوومان قەپاتیان کرد ڕەخنە لە کاک مەسعودی چیدا کە غەڵەتێکی زۆر فەزیعە کەس نابی لە یعنی لە دەرەوەی ڕەخنە بەهەرحاڵ ئەو سیاسەتی یەکێتی پاڤلی بوو لە خۆی ئەوە بەروو بمەکەی خواردەوە بەس ئێستا دەرگای کرایتەوە لەو میدیا یەکێتی بە کەیف خۆی لە پارتی بدا لە مەسعودی بدا پێشتر لە مەسعودیان دەدا بەس لە مەسعودیان نەدەدا بەس ئێستا لە سەویش دەکەن وەزعەکە بەرەو گرژێکی زۆر خراپ دەڕواتن ئەخیریشی خێربیاڕێن ئەمە نازانین بەس یعنی مفاجەعە بوو بەڕاستی لە بۆ من وەم زانی موامرەی ئێرانە شیعەکانە بە زوانیە بشپرسن ئەو 133 دەنگازام ئەوەی هینە کاکە پارتی 26 کورسی هەیە لە چێ بۆ دەنگانێت شیعەکان دایتانێ و هەلبوسی زۆر توندا سوودانیا
ئەوانە زۆر تندن دژی پارتی هاوڕێیان من حەزم لێ نییە بڕۆم بەڵام ئیتر قسەم پێ نەما خۆ ناشمێ زیاتر قسە بکەم من بۆ خۆم پڕ ئەزانم یەکێتی لە زەمانی ئێستا زۆر ئەرهابیە بەڕاستی دەڵێم یعنی یەکێتی ئێستاکەن بوویتە پارتی لە بواری دیموکراسی بەس پارتی لوتی زۆر بەرزە لێی گەڕێن با لوتی بشتێ و بۆ خەڵکی ئازادی خوازی وەچی ئێمە یعنی پارتی هەیبەتی بشتێ باشە بەڵام کاکە بەغدا تا ئێستاکە ئینجازێک نەبووە لە بۆ کورد بڵێن کاکە ئەو دەستکەوتە هەیە بە شەرەف یەکەچیان لە هەموو لیستەکان جورئەت ناکە لە ناو پەرلەمانی عێراق بڵێ کەرکووک کوردستانیە یەک حیزب یەک لیست ناتوانێ نەماندیتیە یعنی هیچ دەستکەوتی گەورەی نەتەوەیمان نەدیتیە کورە برا ئەو هەدەپە و دەم پارتی قەزەی کوردیان لە چێگەیاندا چێندەر ئەو پەرلەمانی عێراقەش قەزەی کورد لە 2005 گەیشتە چێندەر لە ئێستا شەوت شات هاوڕێیان هەویستم ئەو سەرنجانەی خۆمتان پێ بڵێم ئیتر سەرنجە خەبەرە ئەمە لۆماندێ خۆ قابلە یعنی ئەمە فلیمی ڤیدیۆیی ژوور بە ژوورمان لەکن نییە خەبەرە دەدرێتەمە ئاوایە ڕەنگی دەمەشکەنەوە عشکە دەرەچی کورە بڕوا بکەن هاوڕێیان من دوایین شت بڵێم من بۆ خۆم کۆنتاکتم زۆرە لەگەرەوە وەڵا جاریوات دەستگای گەورە غەڵەتی زۆر فەزێ دەکەن زانیاریان لا نییە ئەو زانیاریانەی دەدرێتە ئێمە کە خەڵکێک لە سەد خەوە دەدات بە ئێمە بڕواب کە نادرێتە هیچ دام و دەستگایەک بەڵام من حەقم لە تەکنەلۆژیانیە کە گوێ لە دەنگ بەژیرێ تێم دەگەی یعنی مەسئولی گەورە دەکردێ بەڵام وەکو قوڵایی خەڵکێکی زۆر لە دڵەوە دێ دەنگ بە یعنی زانیاری دەداتە ئێمە سوپاسان دەکەم هاوڕێیان من پێم خۆشە زۆر بە ئاشکاڵێم هەیبەتی پارتی بشتێ کەشکە دووبارە یعنی پارتی ئەو هەموو نازن و زەی دەکرد ئەوەتە لە هەڵوێست دۆڕاندی هەرچ حاڵەتەکە هەڵوێست ئەزاری پێنجە بر دۆڕا کاکە دۆڕا لە بر مەسعود بارزانی فەشەلی دیبلۆماسی سیاسی هیناوە دانیشە کاکە دانیشە بەس ئەوەندەی تەمەنە تێ بڕۆ مزەکەراتی خۆت بنووسە ئەرێ دەبەستە لە چ سەرکەوتووبی بەس پێم بڵێ لە چ سەرکەوتووبی پێشیان ناخۆشە شەوت شات